ئەگە ئینسان پارەی هەبی بەختەوەری بەدەست دێنی بە پارەی وڵا شەر نییە بە پارە هەموو شتێک ناوەڵا شەر نییە کەواتە هەموو شتێک پارە نیە هەموو شتێک پارە نییە چەندێک لەش ساغی نیعمەتە ئینسان قەدری بزانی نییە بدەبێتە مای بەختەوەری بۆ وڵا کاکە لیشتی ساغ پاشایەتیە پاشایەتی دنیاە ئینسان کە لیشت ساغ وزانێ هەموو دنیا هەیە هەموو دنیا هەیە کەواتە لە بەرامبەر ئەوەی کە لە شمان ساغا دەبێت زۆر سپاسی خوا بکەین الحەمدولله هەمیشە دەبێت سوپاس زێڕای خوا بین لەبیر نەکەین وایە ئینشاءالله لەبیر ناکەین هەمیشە لەبیرمە ئەم بۆ خۆم چوومەتە حەجی چوومەتە عەمرەی و مامەسا بووم خوا لێت قبوڵ کە ئیسا تەقاعود بووم 41 ساڵ و حەوت مانگ خزمەتی فیعلیم هەیە 41 ساڵ و 41 ساڵ و حەوت مانگ ئەرە وەڵا باشە مامۆستا بەڵێ جگەل لەوەی کە باسی لە ساغیمان کرد باسی پارەمان کرد بەڵێ چی دیکە ئینسان بەختەوەر دەکاتن وەڵا جا چی بەختەوەر کە لەگەڵ ماڵمدا لە خۆی ڕێک و پێک بێت و لەگەڵ خەڵکی بێوەی بێت و وانە کاکە